باز لە سێکچی وەرزشکاران وکەین لە پاڵەوانەتێکی تێنس پلەی جیهانیان بەدەستهێناوە کە ئەو دوو سێکچە دوانیان ئەمڕۆ لە لای ئێمە ئامادەن لەگەڵ ڕاهێنەرەکانە و یەکێکی کەشیان بێگومان هەر لە وڵاتی عێراقایە بەڵام لە ناوچەیەکی جیاوازترە و ئێمە گفتوگۆکەین لەسەر ئەم پاڵەوانێتیە و بزانین ئەو پلەی کە بەدەستیان هێناوە تا چەند وای کردووە کە ئەمان پێشەنگ بن لە ڕیزبەندەکە ئەویش بە میوانداری زۆر بەڕێز کاک شاخەوان جەمال حەمەد سەعید وەکو ڕاهێنەری هەڵبژاردەی تۆپی سەرمێزی عێراق و هەردوو خانمە براوە با منەوە باسییان بکەم باری شاخەوان وەکو یاریزان و ئانا دلاوەر وەکو یاریزان زۆر زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێن بانیتان باش پیرۆزبایی ئەم لە باششتان لێ دەستان خۆش بێ با لە تۆ دەست پێ بکەم کاک شاخەوان ئەم پاڵەوانێتیە کەی دەستی پێکرد و ئێوە چۆن توانیتان بەشدار بن و ئەم دوو کچە نازدارەشی کە لای ئێمە دەستخۆشیان لێەکەین توانیانە پلەی چاوە بەدەستبێنن چۆن توانیانە و چۆنیش چوونەتە ئەو قۆناغەوە. زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ کەناڵی کورسات کەماڵێکی گەورەیە بۆ هەمووان بۆ وەرزشکاران. طبعا ئەم دوو کچە یاریزانە وەکو نوێنەری کورد لە ڕیزی هەڵبژاردەی عێراق بوون لەگەڵ یاریزانێکی شاری بەخا هەڵبژاردەی بێچۆشێرانی کچانی عێراقیان پێگەناوە. پاڵەوانتێکە پاڵەوانتی وڵاتانی عەرەب بوو کە 13 وڵات بەشداری کرد لە 9 مانگ بۆ حەڤەی هەشت لە عمانی پایتەختی ئوردن بەڕێوە چوو. ئێمە وەکو تیمی هەڵبژاردەی تۆپی سەرمێزی عێراق ئامادەکاریکی باشمان کرد بوو بۆ پاڵانتیا هەڵبەتە ئەم پاڵەوانتێ تەحدید کرا بوو بۆ ئاستی ئەم کچانە ئەبێ خوار 13 ساڵ بێت ینی مەرج بوو کە مالیدیان لە 2008ەوە بەرەو سەرتر بێت. ئەمە خاڵێکی باش بوو بۆ ئێمە کە وەکو تیپی تۆپی سەرمێزی هەڵبژاردەی عێراق بتوانین ئەنجامی باش و دەستکەوتی باش لە پاڵەوانتیەکە بەدەستبێنین. تەبعاً پاڵەوانتیەکە پاڵەوانتێکی زۆر بەهێز بوو وەکو پێم وتی 13 وڵات لە هەموو ئاستە جیاوازەکانە بەشداریان کرد چ لە کچانیش و چ لە کوڕان وڵاتی میسر و سووریا و لوبنان و ئەردەن و قەتەر و بەحرێن و ئەو وڵاتانە هەمویان لەوێ بوون جەزایر و تونس و ئەمانە هەمووی وڵاتی گەورن لە تۆپی سەرمێزە. ئێمە زۆر جار لە پاڵەوانتیەکانی هەرێمی کوردستان یا لە عێراقا ئاستی کچان ئاستێکی زۆر باشیانە بەڵام بەداخەوە ڕێژەی کرد لە بواری تۆپی سەرمێزە هەم لە کوردستانی شو هەم لە عێراق بە تایبەتی لەم تەمەنەیە کەمە. ئێمە زۆر جار لەیانەکەی خۆمانە کە پاڵەوانتی هەبووە لەسەر ئاستی عێراق بۆ گەورەکان یاریمان پێکردوون سەروی سێ تەمەن ئاستی خۆیان بۆ پێشکەوتووە داین زۆر مەبەستمان بوو یعنی بچنە دەرەوە کچانی هاوتەمەنی خۆیان ببینین مستەوایان ببینین. سپاس بۆ خواتوانیان ئاستێکی زۆر زۆر سەرنجڕاکێش پێشکەشکەن و پلەی سێم و مەدالیای برۆنز بۆ هەڵبژاردەی عێراق بەدەستبێنن. ئەمە دەستکەوتێکی گەورەیە هەم بۆ شاری سلێمانی و هەم بۆ کوردستان و هەم بۆ عێراقیش. بێگومان دەستان خۆش بە بچینە لای یاریزانەکان بچمە لای ئانا. ئانا سڵاو لەبێ هەروە دەم بە خەندەی تۆ زۆر باشە میشەر دەم بە خەندەبی. ئانا گیان پێم بڵێ تۆ ماوەی چەند ساڵە سەرقاڵی ئەم جۆرە وەرزشەی چۆن ئامادەکاریت کردبوو بۆ بەشداریکردن لەم پاڵەوانێتیە؟ بەڵێ من 4 ساڵە یاریزانی تێنسم و لەیانەی ئاشتی زۆر سپاسیانەکەم کە زۆر پاڵپشتمان بوون و ئێمە ئامادەکاریەکی زۆر باشمان کرد بۆ ئەوەی بچینە ئەم توڵە و ئاستێکی جوانیش پێشکەشکەین و ئینشەڵا لە داهاتوو ئاستێکی زۆر باشتر و چاکتریش پێشکەشەکەین با بچینە لای بارین ناوێکی زۆر خۆش دەست خۆش بێ هیوای سەرکەوتن با بزانین تۆ چۆن توانیت بەشداری بکەیت لەم پاڵەوانێتیە ینی پێشتر لە ناویانەکەی خۆتان یاریتان کردووە و لە نێوان خۆتانە توانیتانە ئاستەکان دەستنیشان بکەن و ڕاهێنەرەکەشتان تا چەند هاوکاریتان بوو؟ ئێمە خۆمان بتۆڵەی سلێمانی کوردستانمان کرد و بەڵام ئەمە جیاواز بکە ئێمە بچین بەشداری بتۆڵە عەرە بکەین و مامۆستاکەمان زۆر پەیمانەوەی هیلال بوو و نادیەکەمان نادی ئاشتی کە زۆر سوپاسیەکەین کە زۆر هاوکار و پاڵپشتمان بوون. زۆر باشە. یەکەم جارتە تۆ بەشداری ئەم پاڵەوانێتیانە بکەی باری؟ بۆ یەکەم جار بوو. باشە پلەی چەندەمان بەدەستێنە؟ ئەمە پلەی سێمان بەدەستێنە و ئینشەڵا بۆ جارەکانی داهاتوو پلەیەکەم دووەم بەدەستێنە. تا چەند دڵخۆشی بەم پلە باشی کە بەدەستان هێناوە؟ دڵخۆشی دەستان خۆش بێ سپاس بۆیەوە. کاک شاخەوان بەشداریکردنی خانمان لە پاڵەوانێتیەکانە تا چەند ئێوە لایەنەکانە گرنگی پێ بە تایبەتی لە تەمەنێکا بێ کە تەمەنێکی مناڵە و ئیتر بەرەو قۆناغەکانی ترە؟
بەڵێ تەمان تیمی کچان هیچی کەمتر نییە لە تیمەکانی کوڕان ئێمە خۆمان لە ینی وەرشیاشتی وەکو ئەندامانی دەستەی کارگێڕیانە پلانێکی تۆکمەمان هەیە بۆ بەشی کچان لە تۆپی سەرمێز چەندێک گرنگی بە تیمەکانی کوڕانەکەین بگرە زیاتریش گرنگی بە تیمەکانی کچانەین ئێمە لایەنەکەمانە جگە لە دوو کچە 15 یاریزانی کچمانەیە لەسەر جەمە ئاستە جیاوازەکانە ئەمە ڕێژەیەکی زۆرە زۆربەی پاڵەوانتیەکان لەسەر ئاستی سلێمانی و کوردستان و عێراق بەشداری ئەەکەین ئەنجامی زۆر باش بەدەزێنێت و بەدەزێنانی ئەنجام بۆ یاریزانی کچ لە تۆپی سەرمێزدا شتێکی زۆر زۆر گەورە و گرنگە کە بتوانین و سوپاس بۆخوا لە شاری سلێمانی شارێکی گەورە و گرنگە لە تۆپی سەرمێزە مێژوویەکی گەورە و پرشنگاری هەیە هەر لە ڕابردووە تا ئێستا یاری تۆپی سەرمێز یەکێک بۆ لەو یاریانەی کە هەمیشە بەبێ یاریزانی شاری سلێمانی هەڵبژاردەی عێراق پێک ناهاتووە چ لە کوڕانە بێت چ لە کچانە بێ ئەمە ئەم مێژووە پێویستە لەسەر هەمومان بەرپرسانی تۆپی سەرمێز لە شاری سلێمانی و لە کوردستان و وەلیژنی ئۆلۆمپی و وەزارەتی وەرشولاوان ئەمانە هەمویان پێویستە ئەم مێژووە بهێڵن هاوکار بن یانەکان پێکەوە بتوانێت ئەو مێژوە هەر بە زیندوی و بە گەورەی بمێنێتەوە بۆی وەکو شتێک پارێزگاری لێ بکەین. باش ئەم ساڵی یەکەم ساڵە کچانی یانەکانی شاری سلێمانی بەشداری ئەم پاڵەوانی تێ بکەن و بەم پلە باشەوە بگەڕێنەوە. تەمان من ئەمە سێم جار وەکو ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق لە تۆپی سەرمێزا دەستنیشان کراوم ئەم کچانەی کە لە هەڵبژاردەی بێچۆشێرانە بەڵێ ئەمە یەکەم جار بۆتوین بڵین لە دوای ساڵی 1986 هەڵبژاردەی بێچۆشێرانی عێراق ئەنجامێکی وە گەورە و بەرچاوی لە پاڵەوانتی وڵاتانی عەرەب بەدەست نێناوە لە ئاستی بێچۆشێرانی کچانە بەڵام من لە 2010 ڕاهێنەری هەڵبژاردەی لاوانی کچانی عێراق بووم توانیم لەوێش لەگەڵ هەڵبژاردەی عێراق پلەی دووەم بەدەستبێنین ئەمە دەستپێکی گەورە و گرنگ بوو بۆ ئێمە بتوانین زیاتر کار لەسەرەوە بکەین کە هەڵبژاردەی عێراق بەرەو پێشەوە بەرین چونکە ئەگەر ئێمە مقاڵ نەکەین بە ئەو وڵاتانەی کە لەم پاڵەوانتیار کە لە هەڵبژاردەی عێراقیان بردوێتەوە میسر و سووریا بوو کە میسر یاریزانی هانە گۆدیان هەیە کە تەسنیفی پاڵەوانی جیهانە لە خوار 15 ساڵان و ئێمەش ئانامان لە ئۆلۆمپیاتی تۆکیا گۆڕابووە هیند زازا هەیە لە هەڵبژاردەی سووریایش لە ئۆلۆمپیاتی تۆکیا گەڕابووە کە ئەمانە تەجروبەیان زۆر کەم بوو یەکەم جاریان بوو مشارەکەی خارجیکەن ئینشاءالله لەوێ بەرپرسانی تۆپی سەرمێزی عێراق ئاستی ئەمانیان بینی لەگەڵ ئەو کچانەیە کە بە فەرقێکی زۆر کەم بە دەخاڵ و بە نۆخاڵ لەگەڵیانە ئەڕۆشتن بە خاڵە دوو خاڵ یاریەکان ئەدۆڕان ئەویژی کەم ئەزمموی و تەجروبە یەکەم جاریان بۆ داهاتوو دڵێکی کە بکرێتەوە ئانا خۆ ئێمجارەی تر ئەو خاڵانەژە بەسەرکەوێت باش نییە ئانا با بینە سەرەوەی کە یانەکەتان زۆر پشتی کردوون ڕاهێنەرەکەتان زۆر پشتی کردوون خێزانەکەتان تا چەند هاان دەربووە بۆ نمونە کە پشتان بگرێت. بەڵێ ئەوانیش زۆر پاڵپشتمان بوون و ینی ئاشتی و مامۆستاکەمان و خێزان دایک و باوکمان هەمومان زۆر پاڵپشتمان بوون بۆی ئەنجامێکی باش بەدەستبێنین و خۆمان زۆر زۆر بە باشی ئامادەکرد بوو بۆ بتوڵەکە بۆی ئەنجامێکی زۆر باش بەدەستبێنین. دەستان خۆش بێ بە هەمان پرسیار لە بارینیش بکەین بارین خێزانەکەت تا چەند پاڵپشتیتۆن بۆ ئەوەی کە بەردەوام بیت لە میاریە. خێزانەکەم ینی زۆر لەگەڵ مادووە بن چکە من بۆ ماوەی 4-5 ساڵە تەمرین ئەەکەم ینی بگەرما بەسەرما ئێمە ئەڕۆی نیەی و ئێمە زۆر باش خۆمان ئامادە کرده بوو بۆ ئەم بتۆڵەیە و باش بوو ئەستێکی باشمان بەدەستێنا بەڵام ئیشەڵا بۆ ساڵەکانی تر پێیەکەم و دووەمیش دەستێن. زۆر باشە دەستان خۆش بێ بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە بتوانن بەشداری بکەن لە پاڵەوانێتێکایی کە هیچکەمە چاوکردنەوەیەک بوو بەرچاوڕۆنیەک بوو بۆی کە بتوانن هەنگاوی باشتر بنێن کاک شاخوان پێم خۆشە باسێکیش لەوە بکەین ئێوە وەکو ڕاهێنەر وەکو لەو یانەی کە ڕۆژانە کارەکەن تا چەند کچان خواستیان لەسەرەوەی بێنە ناو وەرزشەوە بێن لە وەرزش بکەن و بتوانن ئاستی خۆیان دەربخەن. من نزیکەی 28 ساڵە لە ناو باری تۆپی سەرمێزدا کارەکەم چەندین یاریزانمان هەبوو لە کوڕان و کچان گیانومانەتە ڕیزی هەڵبژاردەی عێراق ئێمە هەوڵەین بەرنامەیەکی وامان هەبێت کە ئەم یاریە وەکو پێم وتی بتوانین هەروە بە گەورەی بێڵینەوە و خواستێکی زۆر لەسەر یاری تۆپی سەرمێز لە یانەکانە هەیە بە حکمی ئەوەی کەوتمان شاری سلێمانی شارێکی زیندووە لە تۆپی سەرمێزدا ڕاهبەتێکی زۆر لەلایەن خەڵکەوە هەیە و ئەو ئەنجام و دەستکەوتانی لایەنە وەرشیەکانە لەسەر ئاستی کوردستان و عێراقی بینن خەڵکانێکی زۆر ڕووماندێت تێکات لە ئاستە تەمەنیەکانە لە کوڕان و کوتان ئێمە وەکو هویانی وەرشیاشتی قوتابخانەیەکی گەورەی تۆپی سەرمێزمان هەیە لە سەر جەم ئاستەکان نزیکەی 35 کوڕ و کوچمان هەیە تێکەڵ بەیەکەوە
بتوانین ئەم یاریزانانە تا ڕادەیەکی باش مستەوایکی باشیان بۆ دابینکەین و بۆی بتوانن پارێزگاری لەو مێژوە گەورە و گرنگەی تۆپی سەرمێز لە شاری سلێمانی و کوردستان و عێراق بکەنەوە. دەستان خۆش سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئامادەبوون تا بە هیوای سەرکەوتن. دەستان خۆش بێت بە هیوای ئەوەی کە بەشداری پاڵەوانێتەکانی تریش بکەن و بە پلەی زۆر باشترەوە بگەڕێنەوە. دووبارە سپاس بۆ ئێوە. سپاس بۆ تۆ مامۆستا بەخێر بێن دووبارە سەرچاوان.